سڵاوتان لێبێ ئازیزانم لە بەرنمەیەکی تازە هاتینەوەلاتان سلااو لێبێ ئەلەن چۆنی لە تۆژنیدا تۆ چۆنی زۆر سپاس چۆنە هەر بژیت هەر باشبی تۆش سلااو لە بینەرانی خۆشەویستی وادارین لە هەر شوێنێکن هەر باش و تەندروست بن ئەمڕۆژ لەگەڵ چانا بەردەوامین وەکەم و کاتێ ئەڵم کە کورسا تەندروستی ئەو بڕگە و بابەتانە هەڵەبژێرێت کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیان و بە ژیانی و ئێستا و داهاتووە هەیە ئەم ڕۆژ بابەتێکمان ئامادەیە کە بە تەنها واز لە ئێستا ناکە باز لە ئێستا و داهاتووەکە ئەویش لە دایکبوونی پێشوەختەی مناڵە ئایا کاتێک کە مناڵێک پێشوادەی لە دایکبوونی خۆی لە دایک بێت جا ئەکرێت هۆکارەکەی بۆی هۆکاری تەندروستی دایکەکەەوە بێت بۆی یاخود ئەکرێت هەندێک کات هەڵبژاردننی خۆیان بێت جا بابزانین ئەمڕۆ ماکەکانی چین چ کاریگەریەک لەسەر تەندروستی مناڵەکە و دایکەکەش دروستەکە ڕاستە بێگومان لە دایکبوونی پێشوەختە کۆمەڵێک کاریگەری دانێت لەسەر مناڵەکە اینجا بە پێی ئەو توێژینەوەی کە کراوە کاریگەریەکە کاریگەری ماوەکورتنین بە تەواتی کاریگەری لەسەر هەموو ژیانی کۆرپەکە بێت بۆی پێویستەکە زۆر ئاگاداری تەندروستی خۆمان بین پێشوەختە پشکنین بکەین لە کاتی دووگیانە هەر پشکنین بکەین بۆ ئەوەی دووربینەوەی کە لە دایکبوونی پێشوەختە ڕووبدات زۆر باشە جا وەک هەر ڕۆژێکی تر بە کۆمەڵێک هەواڵ و بە کۆمەڵێک زانیاری نوێ دەست بە بەرنامەکەمانەکەین جا لێرە هەواڵێکمان ئامادەیە هەواڵەکەمان باز لە راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانیەکات ئەم راپۆرتە ئاماژە بە ئەنجامی توێژینەوەیەکە کە نزیکەی 10 ساڵ زیاتری خایاندووە تیا باز لەوا کات کاگەر بێت و مناڵێک پێشوادەی خۆی لە دایک بێت چ کاریگەریەکی لەکەوێتەوە با پێکەوە بچینە لەم هەواڵە بەپێی راپۆرتێکی نوێی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ئەنجامی توێژینەوەیەکی 10 ساڵەی لەسەر ئاستی جیهان بڵاو کردوێتەوە دەرکەوتووە لە دایکبوونی پێشوەختە پێش هەفتەی 37 دووجانی تەنها کێشێکی کاتی نییە بۆ کۆرپەلە بەڵکو کاریگەریکی قۆڵ و درێژخایانی لەسەر سیستەمی بایۆلۆژی مرۆڤ هەیە ئامارەکان دەری دەخەن کە ساڵانە نزیکەی 15 ملیۆن کۆرپە بە ناتەواوی لەدایک دەبن ئەمە ژوای کردووە ببێتەوە کاری سەرەکی مردنی مناڵانی خوار تەمەن 5 ساڵ توێژینەوەکە لە گۆڤاری لانسێت بڵاو کراوەتەوە ئاماژە بەوە دەکات کە کۆرپەلە لە مانگەکانی کۆتاییدا گەشەی سیستەمی دەمار و کۆئەندامی هەناسەی دەگاتە لووتکە کاتێک منداڵەکە زووتر لە کاتی خۆی لەدایک دەبێت ئەم پرۆسەیە دەوەستێت دکتۆر ئێلینا ڕۆدریگێس پسپۆری نەخۆشیەکانی منداڵان دەڵێت مێشکی منداڵێکی ناتەواو لە هەفتەی 32 جانیدا تەنها یەک لە سەرسەی کێشی مێشکی منداڵێکی ئاساییە ئەمە ژوا دەکات کەم ئەو منداڵانە لە داهاتوودا زیاتر تووشی کێشەکانی فێربوون لاوازی بینین و بیستن بمنەوە بەدەر لەلایەنە جەستەییەکە توێژینەوەکە تیشک دەخاتە سەر ئەوەی ئەو منداڵانەی زووتر لە کاتی خۆیان لەدایک دەبن لە تەمەنی گەورەییدا ئەگەری توشبوونیان بە نەخۆشیەکانی بەرزەفشاری خوێن و شەکرەی جۆری دووەم بە ڕێژەی لە 30 زیاترە بە بەراورد بەو کەسانی لە کاتی ئاسایی خۆیاندا لەدایک بوون پزیشکان هۆشداری دەدەن کە هۆکارە ژینگەیەکان جگەرەکێشان و تەمەنی زۆری دایک یان باوک هۆکاری سەرەکین بۆ لەدایکبوونی پێشوەختە پزیشکان ئامۆژگاری دایکان دەکەن کە لە کاتی هەستکردن بە هەر گرژبوونێکی نائاسایی یان ئازارێکی پشتدا دەست بەجێ سەردانی ناوەندە تەندروستیەکان بکەن چونکە هەر ڕۆژێکی زیادە کە کۆرپە لە ناو منداڵدانی دایکی دادەمێنێتەوە چانسی ژیانێکی تەندروست بۆ داهاتووی منداڵەکە دووهێندە دەکات. زۆر باشە لەم هەواڵەوە بۆمان دەرکەوت کە کۆرپەلە لە هەفتەکانی کۆتایی لە ناوسکی دایکیدا گەشەی مێشکی بەرەو تەواوبوون و بەرەو ئەوە ڕوات کە بە تەواوی مێشکی کۆرپەلەکە گەشە بکات و لەگەڵیشا کۆندامی هەناسەدان پێگومان هە لە دایک بوونێکی پێشوەختە ئەکرێت کاریگەری بکاتە سەر ئەم دوو کۆندامە بە شێوکی سەرەکی وەک لە هەواڵەکەی باسمان کرد و لەگەڵەوەیە کێشەی بینین و کێشەی فێربوون و کێشەی تێگەیشتن دروست بکات و بێجگە لەوەش بەرزەفشاری خوێن و شەکرە کە دوو لە نەخۆشیە سەرەکیە درێژخایەنەکانن
لەناو خەڵکا باوە. ڕاستە بێگومان جیالەوە باسی ئەوەشمان کرد کە هۆکارە ژینگەیەکان و جگەرەکێشان و تەمەنی زۆری دایک و باوک ئەکرێ هۆکار بن بۆ ئەوەی کە مناڵ پێشوەختە لە دایک ببێت بۆیە ئێلاوانێت تەمەنەکە زۆر دەسەڵاتمان نەوێ بەڵام لە ژینگەیەکە ئەتوانین باشی بکەین لە جگەرەکێشان ئەتوانین باشی بکەین بۆ ئەوەی کە کۆرپەکە تەندروست بێت. اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە پێشکەوتنی زانست توێژەران لە زانکۆی کالیفۆرنیا توێژینەوەیەکیان کردووە و ئامێرێکی تازایان دۆزیوەتەوە بۆ پشکنین کە پێشتر ناچار بوون ئەو پشکنینە لە ڕێگەی وەرگرتنی ئاوی دەوری کۆرپە بکەن کە ئەمەش ئەگەری لە بارچوونی زۆر تیابوو ئەم جۆرە پشکنینە ئەوان پشکنینێکی تریان دۆزیوەتەوە کە مەترسێکی کەمی هەیە لەسەر کۆرپەکە. اینجا بابەیەکەوە زانیاری زیاتر لەسەر ئەم زانستنە نوێ وەربگرین لەم هەواڵەوە فەرموون. لە پێشکەوتنێکی بێوێنەدا لە زانستی پزیشکی کۆرپەزانیدا تیمێکی توێژەران لە زانکۆی کالیفۆرنیا پەرەیان بە تەکنۆلۆژیایەکی نوێ داوە کە ڕێگە دەدات بە پشکنینی تەواوی نەخشەی جینی کۆرپەلە تەنها لە ڕێگەی نمونەیەکی خوێنی دایکەوە. ئەم پشکنینە کە بە NIPT ناسراوە گەیشتووەتە قۆناغێک کە دەتوانێت تەنها کۆنیشانی داون بەڵکو ورترین تێکچوونە جینیەکانی کۆرپەلە لە هەفتەی دێمی دووگیانیەوە دەستنیشان بکات. ئەم دەستکەوتە بۆ دایکان و باوکان زۆر گرنگە چونکە پێشتر پشکنینە وردەکان پێویستیان بە وەرگرتنی شلەی نێو پەردەی دەوری کۆرپەلە هەبوو کە مەترسی لە بارچوونی کۆرپەلەی لێ دەکەوتەوە. توێژینەوە نوێیەکە کە لەسەر 50,000 ژنی دووجان ئەنجام دراوە دەریخستووە ئەم ڕێگە نوێیە بە ڕێژەی لە سەدانەوە و 9.9 وردە و هیچ مەترسیەک بۆ سەر ژیانی کۆرپەلا دروست ناکات. دکتۆر سارا ویلیامز سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکە ئەماژە بەوە دەکات کە تەندروستی کۆرپەلە تەنها پەیوەست نییە بە جینەکانەوە بەڵکو ژینگەی ناو منداڵدانی دایک کاریگەریەکی یەکلاکەرەوەی هەیە. توێژینەوەکە دەریخستۆ کە کەمی ڤیتامین دی و ترشی فۆلیک لە سێمانگی یەکەمدا دەبێتە هۆی تێکچوونی گەشەی دڵی کۆرپەلە. هەروەها دەرکەوتووە کە فشاری دەرونی بەردەوامی دایک ئاستی هۆرمۆنی کۆرتیزۆڵ لە ناو شلەی پەردەی دەوری کۆرپەلەدا زیاد دەکات. ئەمەش لە داهاتوودا کاریگەری لەسەر ئاستی زیرەکی و ڕەفتاری منداڵەکە دەبێت. پزیشکان جەخت دەکەنەوە لەوەی تەندروستی کۆرپەلە ئاوێنەی تەندروستی دایکە. ئەوان ئامۆژگاری دەکەن کە دایکان لە ژینگەیەکی دوور لە دووکەڵ و مادە کیمیایەکان بن چونکە تەنانەت بۆنکردنی مادە پاکەرەوە بەهێزەکان دەکرێت لە ڕێگەی خوێنەوە بگاتە کۆرپەلە و کاریگەری لەسەر گەشەی سیەکانی هەبێت. ئەم توێژینەوەی دەرگایەکی نوێ دەکاتەوە بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانرێت هەندێک نەخۆشی جینی و تێکچوونی ئەنجامەکان لە ناو منداڵدانی دایکدا چارەسەر بکرێن پێش ئەوەی منداڵەکە لە دایک ببێت و کێشەکە قوڵتر ببێتەوە. بەڵێ ئازیزانم ئەنجا مای خۆشحاڵیە کە پشکنینێکی لەو شێوەیە دۆزراوەتەوە بە ناوی NIPT کە تەنها لە ڕێگەی خوێنی دایکەوە ئەتوانێت کۆمەڵێک زانیاری زۆر بدات سەبارەت بە تەندروستی کۆرپەلەکە کە نەک تەنها کۆنیشانی داون بەڵکو چەندین زانیاری تر سەبارەت بە کۆرپەلەکە بزاندرێ و بێگومان پێشوەختە چارەسەری بۆ بدۆزرێتەوە. زۆر ڕاستەلیندا جامە زۆر جێگی دڵخۆشیە کاتێک دایک لە کاتی سپڕیا هەر پشکنینێک ئەنجامەیە بۆ تەندروستی مناڵەکەی بێگومان بۆ ئەوێ کە مناڵەکەی بپارێزێت لە توژونبارێ نەخۆشی بەڵام پشکنینێک کە پێویستی بە شلەی دەوری کۆرپەلە هەبێ بێگومان ئەکرێت گرفتێک بۆ کۆرپەلەکە دروستکەوە هەندێک جا لە هەندێک حاڵەتە لە بارچوونی لێ بکەوێتەوە بەڵام خۆشبەختانە ئێستا بەم جۆرە پشکنینە کە بەپی ئامارەکان لە 9.9 وردە و بێجگە لەوەش زیانێکی لاوەکی بە کۆرپەلە ناگەێنێت ئەتوانرێت ئەو پشکنینانە بۆ کۆرپەلەکە ئەنجام بدێت و لاوەڵەکە شاباز لەوا کات کە هەندێک حاڵەت هەیە بە نمونە مادە پاکەرەوەکان بە نمونە دووکەڵی سیارە و کارگە و ئەو بابەتانە ئەکرێ زیانێکی زۆر بە کۆرپەلە بگەێنێت و بێگومان لەمانەوە لیندا گەورەی و
دڵسۆزی دایکمان بۆ دەرەکەوێت کە دایک 9 مانگ هەبێ هەم پارێزگاری لە تەندروستی خۆی بکات هەم پارێزگاری لە تەندروستی کۆرپەلەکەی بکات لەمەشەوە گەورەی دایکمان بۆ دەرەکەوێت. جا هەواڵێکی ترمان ئامادەیە لەسەر خواردنەوە و زەبەخشەکان. بزانین ئەگەر بێت و دایک لە کاتی سکپڕیە ڕێژەیەکی زۆر لە خواردنەوە و زەبەخشەکان یاخود ڕێژەیەکی زۆر لە قاوە بخواتەوە کە شەکری دەستکردی تیاوێت چ کاریگەریەک لەسەر تەندروستی کۆرپەلە دروستەکە. با بچینە لەم هەواڵە. توێژینەوەیکی نوێی جیهانی کە لەلایەن سەنتەری توێژینەوەی تەندروستی نۆردیکەوە ئەنجام درراوە و زیاتر لە 12,000 ژنی دووجانی لە 5 وڵاتی جیاواز گرتوتەوە دەرەنجامێکی شۆکەری بڵاو کردەوە. توێژینەوەکە دەریخستووە کە خۆی بەردەوامبوونی دایکان لەسەر خواردنەوەی و زەبەخشەکان و ئەو قاوانەی ڕێژەیەکی زۆر شەکری دەستکردیان تێدایە دەبێتە هۆی تێکچوونی ڕیتمی لێدانی دڵی کۆرپەلە و بچووکبوونەوەی قەبارەی وێڵاش کە بەرپرسە لە گەیاندنی خۆراک بە کۆرپەلە. بەپێی ئامارە وردەکانی ناو توێژینەوەکە ئەو دایکانی ڕۆژانە زیاتر لە 300 میلیگرام کافاین وەردەگرن ئەگەری لە دایکبوونی منداڵەکەیان بە کێشێکی کەمتر لە کێشی ئاسایی بە ڕێژەی لە 18 زیاد دەکات. هەروەها داتاکان دەری دەخەن کە لە 22 ئەو کۆرپەلانەی دایکیان ئاڵوودەی خواردنەوە و شیرینیەکان بوون لە کاتی پشکنینی سۆنەردا دەرکەوتووە کە لێدانی دڵیان لە خێرایەکی نائاساییدایە. ئەمەش فشارێکی زۆر دەخاتە سەر سیستەمی سوڕانی خوێنی کۆرپەلە پێش ئەوەی لەدایک ببێت. دکتۆر جولیان ڤانس سەرپەرشتیاری تیمی توێژینەوە کە و پسپۆری نەخۆشیەکانی دڵی کۆرپەلە لەبارەی ئەم مەترسیەوە دەڵێت کێشەکە تەنها لە کافاینەکەدا نییە بەڵکو تێکەڵبوونی کافاینی زۆر لەگەڵ شەکری چڕکراوەدا وەک جۆرە ژەهرێکی سپی وایە بۆ کۆرپەلە. کاتێک دایکێک خواردنەوەیەکی وزەبەخش دەخوات شەکری خوێنی بە شێوەیەکی کتوپڕ بەرز دەبێتەوە و کۆرپەلەکە ناچار دەبێت ڕێژەیەکی زۆر ئەنسۆلین بڕێژێت. ئەمەش پرۆسەی گەشەی تەندروستی ئەندامە ناوەکیەکان تێک دەدات. ئێمە دەبینین کە دڵی ئەم کۆرپەلانە ناچارە دوو هێندە زیاتر کار بکات بۆ ئەوەی خۆی لەگەڵ ئەو فشارەدا بگونجێنێت. پزیشکان هۆکاری سەرەکی ئەم مەترسیە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە کافاین و شەکر دەمنە هۆی تەسکبوونەوەی لوولەکانی خوێن لە وێڵاشدا. ئەمە ژوا دەکات ئۆکسجینی کەمتر بگاتە کۆرپەلە. دەرەنجامی ئەمەش لە درێژخایەندا تەنها کێشی کەم نییە، بەڵکو لەو منداڵانە لە دوای تەمەنی 5 ساڵی ئەگەری توشبوونیان بە نەخۆشیەکانی دڵ و فشاری خوێن بە ڕێژەی لە 100 زیاترە بە بەراورد بەو منداڵانی دایکیان خواردنەوەی تەندروستیان بەکارێناوە. کەواتە بەو شێوەیە ئەزانین کە کاریگەری خواردنەوە و زەبەخشەکان یاخود قاوە چ کاریگەریەکێ بێت لەسەر کۆرپەلە. بێگومان هەمومان ئەزانین کە کاتێک ڕێژەیەکی زۆر لە بابەتێکە خۆیت ئەگەر بابەتەکە شتێکی باشیش بێت خراپە ئەنێتەوە. بێگومان ئەو خواردنەوەی قاوە و خواردنەوەی و زەبەخشانە بە ڕێژەیەکی زۆر بۆ کەسێک کە دووگیانیش نەبێت زەرەری هەیە. ئەنجا بێگومان ئەگەر خانمەکە دووگیان بێت زەرەری هەم بۆ خۆی هەم بۆ کۆرپەکەش هەیە بەوەی کە کۆرپەکە ناچارە دوو ئەوەنەی باری ئاسایی ئیش بکات هێشتا لەدایکنەوە بۆ ماندووە. بێگومان ماندووە بێت. جالیندا لەم هەواڵەوە بۆمان دەرەکەوێت کە زۆر کات هەندێک بابەت هەیە پێویستە کەسەکە خۆی تێبگالەوەی میکانیزمی جەستەی چۆنە بنمونە ئەڵێت زۆر خواردنەوەی یاخود زۆرەگرتنی کافاین و شەکر وا کات کە قەبارەی وێڵاش بچووک بێتەوە. کە وێڵاش بچووک بۆ ئەو کاتە دایکەکە هەر خواردنێکی خوارد تەندروست بێت تەندروست نەبێت لە ڕێگەی وێڵاشۆ ناتوانێت چێ بۆ کۆرپەلەکە و بێگومان ئەمە گەشەی مناڵەکەش دواخە لەبەرەوەی بێگومان گرنگە کە دایکان لە کاتی سپڕیا سیستەمێکی خۆراکی تەندروست پەیڕۆ بکەن تاوەکو سوود بە کۆرپەلەکەش بگەێنێ و گەشەی کۆرپەلەکە بە باشی بکات. بەڵام
کە ئەم حاڵەتە ڕووبات بێگومان کۆرپەلە ناتوانێت سوودی لێوە بگرێت. ڕاستە بێگومان اینجا هەواڵێکی تریشمان ئامادەیە سەبارەت بە جگەرە کێشان بزانین جگەرە کێشان چ کاریگەرێکی ئەبێ لەسەر تەندروستی کۆرپەلە بێگومان کاتێک گەڵێن جگەرە کێشان ئەوە باسیەوە ئەکەین کە دایکەکە ئەسڵەن خۆی جگەرە کێش نەبێ بەڵام دەوروبەرەکەی جگەرە کێش بن ئەمەش کاریگەرێکی خراپ ئەکات سەر کۆرپەکە کەواتە دایکێکی دووگیان پێویستەکە لە ژینگەیەک دوور بکەوێتەوە کە جگەرە کێشی تیابێت بۆ ئەوەی کە کۆرپەکەی تەندروست بێت. اینجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە فەرموو با بچینە لای ئەم هەواڵە. توێژینەوەیەکی نوێی هاوبەش کە لە نێوان زانکۆی ئۆکسفۆرد و ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەنجام دراوە پەردەی لەسەر ڕاستیەکی تاڵلادا لەبارەی ئەو ژنە دووگیانانەی کە خۆیان جگەرە ناکێشن بەڵام لە ژینگەیەکدا دەژین کە دووکەڵی جگەرەی تێدایە. توێژینەوەکە داتای 15,000 خێزانی لە ماوەی 5 ساڵدا کۆ کردوتەوە دەریخستۆ کە جگەرە کێشانی ناڕاستەوخۆ مەترسیەکی هاوشەوی جگەرە کێشانی ڕاستەوخۆی هەیە بۆ سەر کۆرپەلە و دەبێتە هۆی تێکچوونی هەمیشەیی لە سیستەمی هەناسەدانی منداڵدا پێش ئەوەی چاوی بە دنیا بکەوێت. بەپێی ئەو ئامارانەی لە توێژینەوەکەدا هاتووە ئەو دایکانەی ڕۆژانە بۆ ماوەی زیاتر لە یەک کاتژمێر لە بەردووکەڵی جگەرەی کەسانی دەوروبەریان هاوسەر هاوکاریان شوێنە گشتیەکان دەبن ئەگەری لە بارچوونی کۆرپەکەیان یان لە دایکبوونی پێشوەختە بە ڕێژەی لە 123 زیاد دەکات. هاوکات داتاکان ئاماژە بەوە دەدەن ئەم کۆرپەلانە کاتێک لە دایک دەبن کێشیان بە تێکڕا 250 بۆ 300 گرام کەمترە لە منداڵانی ئاسایی ئەمە ژوایان لێ دەکات کە لە سەرەتای ژیانیاندا بەرگریان لاواز بێت و زیاتر تووشی هەوکردنی سیەکان ببن. دکتۆر ئێلینا ڤانس سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکە و پسپۆڕی پزیشکی دایک و کۆرپەلە ڕایگەیاند زۆرێک لە باوکان وا دەزانن ئەگەر لە ژوورێکی دیکە جگەرە بکێشن یان تەنها پەنجەرەکە بکەنەوە زیان بە کۆرپەکەیان ناگات بەڵام ئەمە تێگەیشتێکی هەڵەیە مادە ژەهراویەکانی وەک نیکۆتین و یەکەم ئۆکسیدی کاربۆن لە ڕێگەی سیەکانی دایکەوە دەچنە ناو خوێن و ڕاستەوخۆ لە وێڵاش دەپەڕنەوە بۆ ناو جەستەی کۆرپەکە. کۆرپەلەکە ناچارە ئەو ژەهرە هەڵبمژێت کە باوکی یان دەوروبەری دیکێشن ئەمەش دەبێتەوەی تەسکبوونەوەی لوولەکانی خوێن و کەمبوونەوەی ئەو ئۆکسجینەی کە بۆ گەشەی مێشک و دڵی کۆرپەکە پێویستە. پزیشکان و زانایان لەو باوەڕەدان هۆکاری سەرەکی ئەم کێشەیە بوونی زیاتر لە 4,000 مادەی کیمیاییە لە دووکەڵی جگەرەدا. دەرەنجامی ئەمەش تەنها لە کاتی دووگیانیدا ناوەستێت. ئامارەکان دەری دەخەن ئەو منداڵانەی لە ناو منداڵدانی دایکدا بەردووکەڵ کەوتون لە تەمەنی منداڵیدا بە ڕێژەی لە 150 زیاتر تووشی ڕەبۆ و هەستیاری تون دەبن. پزیشکان ئامۆژگاری دایکان دەکەن کە بە هیچ جۆرێک لەو شوێنانە نەمێننەوە کە جگەری تێدا دەکێشێت تەنانەت ئەگەر بۆنی دووکەڵەکەش نەیەت چونکە مادە ژەهراویەکان لەسەر دیوار و جلوبەرگەکان دەمێننەوە. لەم هەواڵەوە کۆمەڵێک شتی زۆر گرنگمان بۆ دەرکەوت. لیندایشێک لەوانە ئەوەیە کە ئەگەر بێت و باوکان یاخود ئەو کەسانەی دەوروبەری دایکی سکپڕ لە شوێنێکی تری شاجگەرە بکێشن یاخود ئەگەر بێت و لەو کاتێک کە جگەرە کێشن دایکەکە لەو ژوورەیە نەبێت بە پێم هەواڵە ئاڵێت کە ئەو مادە ژەهراویانە بە جلوبەرگ یاخود بە دیوار و بە کەلوپەلی ناوماڵەکە و ئەمێننەوە. ئەمەش بێگومان دووبارە بە شەویکی ناڕاستەوخۆ کاریگەریە کاتە سەر هەم دایکەکە و هەم تەندروستی کۆرپەلەکە.
ڕاستە بێگومان ئەجا جیالەوە وەکو لە هەواڵەکە باسمان کرد جگەرە 4,000 مادەی ژەهراوی تایە کە ئەمەش واکە کاریگەری زۆر دابنێت لەسەر تەندروستی هەم کۆرپەکە هەم منداڵ هەم کۆرپەکە هەم دایکەکە بۆیە هەر دایکێکی دوویان پێویستەکە دوور بکرێتەوە لەوەی کە بەرکەوتنی لەگەڵ دوو کەڵا هەبێت پێویستەکە باوکانیش هاوکار بن لەوەیە ئەگەر جگەرە کێشە لەو فترەیە جگەرە نەکێشێت چونکە کاریگەری تا هەتایی دانێت لەسەر تەندروستی کۆرپەکە وەکو لە هەواڵەکە باسمان کرد کە زیان بەسیەکانی ئەگەێنێت ئەلەن بێگومان زۆر ڕاستە جا ئەگەر کۆرپەلەکە لە دایک بێت با گرفتی تەندروستی سیەکانی ئەو لە دایکە بێت خودخواانە خواستە هەر تووشیەوە بێت کە کۆرپەلە لەبار بچێت یان تووشی لە دایکبوونی پێشوەختا بێت کامانە بێگومان هەمووی زیانن جالیندا ئێمە هەر باسی هەر بابەتێ بکەین بە ئامار قساکەین بۆی بۆمان دەرکێت کە ئەم گرفتانە تا چ ڕادەیەک لە ناو کۆمەڵگەیە باوە لیندا ئێستا باسی ئامارەکان بکەین باسی ئامارەکان بکەین بەیەکەوە ئەجا لە دایکبوونی پێشوەختە بزانین ساڵانە چەند کەس بەو شێوەیە لە دایکە بن لە ئامارەکانمانە ئەڵێ زیاتر لە 15 ملیۆن کۆرپە بەم شێوەیە لە دایکە بن واتە بە لە دایکبوونی پێشوەختە لە هەردە منداڵێک دایکێکیان زووتر لە کاتی خۆی دێتە دنیاوە واتە هەردە مناڵێک یەکدانەیان زووتر لە کاتی ئاسایی خۆی یەتە دنیاوە بە هەر هۆکارێک بێ لە هۆکارەکان ئەجا نزیکەی 1 ملیۆن منداڵ بەهۆی ماکەکانیەوە گیان لەدەستەدەن بەهۆی ماکەکانی لە دایکبوونی پێشوەختە 1 ملیۆن مناڵ لەو مناڵانەی کە پێشوەختە لە دایکە بن گیان لەدەستێن بەداخەوە بێگومان ڕاستە بێگومان ئەمە هەم ڕێژەی حاڵەتەکە زۆرە و ڕێژەی گیان لە دەزانیشی زۆرە جا ئەوەی کە گرنگە بزانین لە دایکبوونی پێشوەختە چییە لە دایکبوونی پێشوەختە ئەوەیە کە کۆرپەلەکە پێش هەفتەی سیویەکی سکپڕی لە دایک ببێت پێش هەفتەی سیوەیەکی 37 ببورن نەک سیوەک 37 سکپڕی لە دایک بێت و تاوەکو زووتر ئەم مناڵە لە دایک ببێت ماکەکانی لەسەر تەندروستی زیاترە و کاریگەریەکانی لەسەر مناڵەکە زیاترە جا بەگشتی ئەمانە بڕگە و بابەتەکانی بەشی یەکەمی بەرنامەکەمان بوو لەگەڵمانە بمێنەوە چونکە پسپۆری تایبەت بە بوارەکەمان لەگەڵایە باز لەواکەین کە هۆکاری توشبوون بەم حاڵەتە و زیانەکانی چین وچانێکی پروەرەگرین وەگەڕێنەوەلات ئەگەڕێنەوەلاتە دووبارە سڵاوتان لێبێ جا بووی کە بچینە ناو ورد و درشتی بابەتی ئەم ڕۆمانەوە میوانداری دکتۆر زاریا شیروان پسپۆڕی نەخۆشی و نەشتەرگەریەکانی ژنان و مناڵبوونمان کردووە دکتۆر گیان بەخێر بێ زۆر سپاس دەکەم با لەوە دەست پێ بکەین کە لە دایکبوونی پێشوەختە چییە و جۆرەکانی چین زۆر باشە نابوونی پێشوەختە واتە لە دایکبوونی کۆرپەلێک پێش هەفتەی 37 دووگیانی کە ئەمە بەکرێ بە 4 جۆرەوانە بە پێی هەفتەکانی تەمەنی کە لە هەمویان خراپتر ئەوانن کە لە 28 هەفتە کەمترن اینجا یەنە سەر 28 بۆ 32 هەفتە 32 بۆ 34 هەفتە لەگەڵ 34 بۆ 36 هەفتە کە ئەم دوو بەشەیان لە هەمویان باشترە کاتە بەپی کاتەکە دابەشەوێ بوو ئەم 4 جۆرە بەڵێ دەستخۆش دکتۆر پێمان بڵێ هۆکارەکانی ئەو لە دایکبوونی پێشوەختەیە چییە بۆچی کۆرپە پێش کاتی خۆی لە دایکە بێت دەتوانین هۆکارەکان بکەین بە 3 پۆلێنەوانە بە پێی دایکەکە کۆرپەلەکە هەروەها منداڵان و وێڵاشی منداڵەکە باشە بۆ مەسلەی دایکەکە دەکرێت بۆ ماوەیی بێت یاخود خۆی مێژووی پێشوەختەی هەبوو بێت کە هیچ هۆکارێکی ترمان نەبێ دووهەمیان بارودۆخی تەندروستی دایکەکەیە کە ئایا نەخۆشیێکی تری هەبێ وەکو شەکرا وەکو زەخت یان هەج نەخۆشیێکی تری دایکەکە بێت یاخود تەمەنی دایکەکە کە یەکێکە لە هۆکارە گرنگەکان ئەو دایکانەیە کە تەمەنیان سەر و 40 ساڵە یاخود لە 7 ساڵ کەمترە و کێشی دایکەکە بە تایبەت ئەوانەی کە وەزنیان زۆر کەمە هەروەها ئەو دایکانەی کە مادە کحولیەکان بەکارێنن یاخود جگەرە کێشن هەروەها ئەو دایکانەی کە سترێسیان زۆرە و کارەکانیان قورسە ئینە سەر کۆرپەلە لە چ کاتێکاڵین کۆرپەلە کاتێک کە کەموکوڕی هەیە لە بەشە دەمارە سنترال نەرڤەس سیستەمی پێڵێن یاخود کەمی یان دواکەوتنی گەشەی کۆرپەلەکە یاخود تێکچوونی بارودۆخی کۆرپەلەکە کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ وێڵاشی منداڵەکە ئینە سەر منداڵان و وێڵاشی منداڵ ئایا منداڵان بۆچی کاتێ ئەم منداڵانە زیاد لە پێویستی خۆی ئەکشێت وەکو لەوانەی کە ئاوی منداڵیان زۆرە یاخود دوانن یان سیانن کۆرپەلەکانیان یاخود ئەو دایکانەی لە 5 منداڵ زیاتریان بۆ یعنی هەموو ئەم
منداڵانە زۆر ینی زۆر جار کشاوەتەوانێ. یەکێکی تر لە سەبەبەکان چۆنەڵی دەمی ڕەحمیان ملی ڕەحمیان توم نییە، کشاوە. ئیتر ئایا لەبەر هەر سەبەبێک بێت، یاخود کورتاجی بۆ کراوە لە بارچوونی دووبارەی زۆر بووە، یاخود کێشەیەکی هەبوو پێویستی بە نێشتەرگەری بووە، ئەماش خاڵێکی ترە. یەکێک تر لە خاڵەکانمان وێڵاشەکەیە. ئەم وێڵاشە لەوانەیە پێش وەختی خۆی جابوو بێتەوانێ، یاخود لە بەشی پێشەوە بێت، یاخود وێڵاشەکە باش ئیش نەکا، خوێنێک باش نەبا بۆ مناڵەکە. ئەما وتمان ئەگەڕێتەوە بۆی کە ئەم کۆرپەلەیە کێشی ینی گەشەی دواکەوێت و هەروەها بارودۆخی تێک بچێت. دەستخۆش دکتۆرە بەگشتی هەر لەسەر قسەکانی خۆت بۆ دایشێک کە بە نمونە جگەرە کێش بێت، یاخود خواردنەوە کحولیەکان زۆر بەکاربێنێ، یاخود باڵین شتەکە هەر لە بڵین لە بنەماڵەکەیانە هەبوو بێت، ئەو کاتە چۆن مامەڵی لەگەڵاکەن؟ ئایا ڕێگەیەکەیە کە لە دایکبوونی پێشوەختە ڕێگری لێ بکرێت؟ ئێمە بۆ دایکەکان دائیمەن کە یەکەم جاریانە لامان ینی هەموو مێژوەکانیان لێ ئەپرسین بۆ ئەوەی ئەگەر سوتفا مێژووی پێشوەختەی هەبوو ئێمە احتیاتی خۆمانەخەین. بۆچی؟ بۆ کردنی دەرزی ستیرۆید بۆ سنگی مناڵەکە بێت، یاخود لەو پێش هۆکاری هەبوو بێت بۆ پێشوەختەیەکەی بەتایبەت ئەوانەی کە دەمی منداڵانیان لاوازە دەتوانین بۆیان ببەستین کە ئەمەوە ئەکا دووگانەکە درێژتر بخایەنێت و ئەو دایکانەی کە جگەرەکەشن پێیان دەڵێن کە جگەرە نەکێشێت. بۆچی؟ ئەم جگەرە کێشانە هەر مەسەلەکە ئەوە نییە ئەیکا بە پێشوەختە، دەکرێت دایکەکە زەختی بۆ زیاد بێ، گەشەی منداڵەکەی کەم بچووک ئەبێتەوانێ، وان لێ ئەەکەین کە ینی واز بێنن ئەو فترەیە. و چەند فەحسێکی تر هەیە کە لە دەرەوە ئەکرێ بەس لە لای خۆمان ناکرێ، لە هەفتەی 22 بۆ هەفتەی 35 ئەکرێت لە دامێنی دایکەکەوانێ وەرئەگیرێ پێوترێ فێتال فایبرۆنێکتین تێست. ئەگەر لە 50 زیاتر بوو ئەمە یعنی پۆزتیڤە، کە پۆزتیڤ بوو احتیمالیەتی لە دایکبوونی ئەم مناڵە لە ماوەی هەفتەیە بۆ 2 هەفتەیە زیاتر ئەبێ، بەڵام شەر نییە لە سەیاسە. ئەگەر نێگەتیڤ بوو نا ڕیسکەکە زۆر کەم ئەبێتەوانێ. دەستخۆش دکتۆر هەر لە قسەکانی خۆتەوە من پرسیارێکم بۆ دروست بوو، باسی کێشی جەستەی دایکت کرد، وتت ئەگەر کێشی کەم بێت. من زیاتر بیستمەها کە قەڵەوی کێشە دروستەکە، ئایا لەوەیە کێشی کەمیش زۆر کێشە دروستەکە بۆ لە دایکبوونی پێشوەختە؟ بڵێ ئەو کەسانەی کە ئێمە تاان بۆ کێش چی بەکارێنین؟ ڕێژەی باڵا بۆ کێش بەکارێنین بەدیماس ئیندێکس. ئەگەر بەدیماس ئیندێکس لە 18 کەمتر بوو کە لە 18 کەمتر بێ طبعاً ماسوولکەکانی زەعیفترن، جەستەی لاوازە، بەرگەی هەڵگرتنی ئەم مناڵە ناگرێ بۆ ماوەیەکی درێژخایەن، بۆیە ئەبێتە هۆی پێشوەختە. دەستخۆش زۆر باشە دکتۆرە، ئایا حاڵەتێکەیە کە پێویست بکات بۆ پاراستنی کۆرپەلە و بۆ پاراستنی دایکەکە خۆتان پێویستکە بڕیاری ئەوە بن کە مناڵەکە پێشوەختە لە دایک بێت؟ بەڵێ زۆر کات ئەو قراراتانە ئەین و ئەو کاتە بە دایک و باوکەکەش ئەبێ پێیان بڵین کە ئێمە بۆچی ئەو قرارەمان ناوە. حاڵەتەکان مثلەن بۆ کۆرپەلەکە وەکو وتمان ئەم مناڵە سۆنەری بۆ ئەەکەین سێرەکەین گەشەی دواکەوتووە کە پێوترێت ئینترایوتراین گرۆت ریستریکشن، بە بۆنەی چێ بە بۆنەی کە خوێنی کەم بۆ ئەڕوات، واتە ئەم مناڵە دەربێنیت لەسکی دایکەکە باشترە بێت وەزعی وەک لەوەی لە ناوە بێنێتوانێت، یاخود فێتەڵ دیسترێس یعنی تووشی چۆنڵی ناڕەحەتی بووە ئەم کۆرپەلەیە، ئیتر لەبەر هەر سەبەبەیەک بێت، یاخود لەبەر دایکەکەیە زۆر کات دایکەکە مەسەلەن زەختی کۆنترۆل نابێ، شەکرەی کۆنترۆل نابێ، یان بۆ بەگەشکە، یاخود لەبەر نەخۆشی دڵی بێت، مەجبورین کە زووتر مناڵەکە دەرهێنین لەبەر سەلامەتی گوانی دایکەکەیە، یان زۆر کات هەیە ئەم ژنە مثلەن تووشی حادیسەیەک ئەبێت یان لەبەر سەبەبێکی تر بێ وێڵاشی پێشوەختە لێ ئەبێتەوە کە وێڵاش لێ بۆ تووشی نەزیف ئەبێ، ئێمەش لەبەر گوانی دایکەکەش و کۆرپەلەکەش مەجبورین زووتر مناڵەکە دەرێنین، یعنی زۆر کاتێ لەوانەیە فریای ئەوە نەکەوین کە دەرزی سیەکانیشی بۆ بکەین بۆ مناڵەکە. دەستخۆش دکتۆر باسێکی مەترسیەکانمان بۆ بکەیت بە ئەگەر ئەو کۆرپەیە کە خۆتان بڕیارتان داوە پێشوەختە لە دایک ببێت یاخود خۆی بە هەر هۆکارێک پێشوەختە لە دایک بووە، مەترسیەکانی چییە لەسەر دایکەکە و لەسەر کۆرپەکە لە ئێستای و لە داهاتووشیە؟ سەرەتا باسی کۆرپەلەکە بکەین. باشە. یەکەمیان کێشەی کۆئەندامی هەناسی بۆ دروستە بێ، بۆ لە بەڕووی مادەی سەرفەکتانتی کەمان سنتەری هەناسەیان لە مێشکیا گەشەی نەکردووە و هەروەها ماسوولکەکانی زەعیفە ناتوانێت ئەو ماسوولکانەی کە بۆ هەناسەدان بەکارەهێندێ هێشتا بە تەواوی نەکەوتۆتە ئیشکردن. لەبەر ئەوە یەکەم ترسمان لە هەناسەدانایە. دووهەمیان بۆ دڵێتی، ئێمە هەموو کۆرپەلەیەک دڵی کونی تایە،
لە بەشی خوێنی پاک و پیسە تۆ کە ئەم پێشوەختە لە دایک ئەبێت داخستنی ئەم کونە تەبان تەخیر ئەبێت ئەمە ژوای لەیە کە ئەو ماوەی تەمەنی هەتاکو داخرێتەوە کە زۆرینەیان بە عیلاج یاخود بە عملیات داخرێتەوانێ خوێنی پاک و پیس تێکەڵ ئەبێ یەکێکی تر لە مەترسیەکانی نەزیفە کە لە مێشکی مناڵەکەی ڕوئەیە یەکێکی تر لەوانە نەزیفە لە تۆڕی چاوە کە ئەکرێ ببێتە هۆی ئەوەی کە چاوی کرد بێت ئەم مناڵە یەکێکی تر لەوانە هەوکردنی ڕیخۆڵەکانێتی کە دەکرێت بە بۆنەی ئەمەوانێ بەشێکی باش لە ڕیخۆڵەکانی لەدەست بدات هەروەها کەمی بەرگری جەستەیەتی بەرگری جەستەی گەورە نەبووە لەبەرەوە زۆر زوو تووشی هەوکردن ئەبێت دەکرێت ببێتە هۆی ئەوەی کە هەوکردنی خوێنی زیاد بکە کە پێت ئەوترێ سێپتسیمیا و ئەمە بێجگەلەوەی کە تۆشەکرەیدا ئەبازێ زەردوویەکەی زیاتر ئەبێ ئەم مناڵە هەروەها وەزنیشی کەمە و بۆ دواتری بۆ گەورەبوونی گەشەی ینی کێشە لە گەشەکردنیا ئەبێ گەشەی دوا ئەکەوێ هەروەها لە زیرەکی و لە ئایکۆکەیە کەمتر ئەبێتەوە هەروەها ڕێژەی ئۆتیزم و شە لە دەماغیش لە مناڵانەیە زیاتر ئەکا تاقان بۆ دایکەکەش سایکۆلۆژیکەلی ینی تووشی دپرێشن ئەبێت تووشی خەمۆکی ئەبێت تووشی دڵە ڕاوکی و ترسە بێ هەم لەبەر ئەوەی تۆ ئەم مناڵە مودەیەکی زیاتر لە خودەجا ئەمێنێتەوانێ ئەم دایکە بەم ئازار و بەم ناڕەحەتی خۆیەوە لەسەر کورسێکدا ئەنیشێ بە دیارەوانێ ئەمە لەلایەکە و تووشی خەمۆکیەکە لەلایەکی ترەوە تووشی ترس و دڵەڕاوکیەکە کۆرپەکەی لە دەستنەیە ڕاستە بێمان دکتۆرە بەپێی و ئامارانی کە ئێمە وەرمانگرت بەشێک لەو مناڵانی کە پێشوەختە لە دایکە بن گیان لە دەستیان لە داهاتوە و بەڵام بەشیشان ژیانی خۆیان بەردەوامە بێ جای وەکو پزیشک چۆن مامەڵی لەگەڵاکەن بە نمونە کە مناڵێک پێشوەختە لە دایک ببێت چ کاتێک پێویست بە خوددەجەکات چۆن مامەڵە هەم لەگەڵ تەندروستی دایکەکە و هەم مناڵە کەژەکەن ئێمە هەموو مناڵێک کە پێشوەختە لە دایک ببێت ئەنێرێ بۆ خودەج زۆر باشە ینی بەشی چاودێری وردی مناڵان لەوێ دکتۆری منداڵ ئاگای لێ ئەبێت ئەوان قەرار ئەیان کە چنێک پێویستە کابمێنێت پەیوەندیەکە لەگەڵ دکتۆری مناڵانە ینی باشتر وایە ئەوەیان لە دکتۆرێکی مناڵان پرسین بڵێن ئێوە چی بۆ ئەکەن لەوێ بەڵام ئیتر تەوان هەتا هەفتەکانی تەمەنی ئەم مناڵە کەمتر بێ مەترسیەکان زیاتر ئەبێ زیاتر احتیمال هەیە کە بمرێت زیاتر احتیمال هەیە کە تووشی شە لە دەماغ بێت ینی ئەم شتانەی خراپتر ئەبێ بەڵام هەفتەکانی مەسەلەن لە 32 هەتا 36 باشترن بۆ مناڵەکە ئەگەر بە باشی خزمەت کرێ ئەگەر شتە پێویستەکانی بۆ بکرێ لەوانەیەکو مناڵێکی ئاسایی لێ بێتەوانێ دەستخۆش دکتۆر لە قسەکانی خۆشتا باسی تەمەنت کرد زیادی تەمەن هۆکارێکە بۆ ئەوەی کە پێشوەختە کۆرپە لە دایک ببێت باسی گونجاوی تەمەنی خانمەکە بکەین چ تەمەنێک زۆر گونجاوە بۆ ئەوەی کە خانمەکە مناڵی ببێت باشترین تەمەن بۆ دووگیانبوون لە 20 ساڵ هەتاوەکو 35 ساڵە ئەتوانین بڵین 30 ساڵیش بەس ئەو پێنج ساڵی تری لەبەر ئیشکردن لەبەر مەشغوڵیەتی خانمان ئێستا خراوەتە سەری لە دنیاە بەس باشترین تەمەن 20 بۆ 30 دەستخۆش ئەمە هۆکارەکەی چییە دکتۆر ببوورە لەبەروی لەو تەمەنەیە خانمان جەستەیان بە تەواتی پێگەیشتووە و هۆرمۆناتەکانیان بە شێوەیەکی ڕێک ئیشەکە ماسوولکەکانی جستەیان بەقووەتە تۆ لەو ئەگەر کەمتر بێ هێشتا هۆرمۆناتیان باش پێنەگەیشتووە لەوە زیاتر بێ هۆرمۆناتەکان بەرەو کەمی ئەڕواتەوانێ هەروەها بۆ ماسوولکەی هەروەها بۆ ینی دایکەکە خۆی بیرکردنەوەی دایکەکە تۆ لەو تەمەنەیە باشتر بیر ئەکاتەوە باشتر ئەزانێت چۆن مناڵەکە پەروەردەکا وەک لەوەی کە مناڵتر بێ ڕاست ئەی دکتۆرە بۆ خانمێک کە بە نمونە تەمەنی لە 30 ساڵی و 35 ساڵی تێپەڕ بووبێت ئایا ڕێنماییان چۆنەکەن کە بەشێکی تەندروست هەم دووجان ببێ و هەم بەشێکی تەندروست ئەو نۆمانگەش بەڕێ بکە تەبان ئێمە هەموو خانمانێک ینی بێ ئەوەی کە تەمەنەکەی دیاریکەین بە هەمویان ئەڵێن کە پێویستەکە فۆلیک ئەسید 3 مان پێش ئەوەی بیانەوێت دووگیان ببن بەکاری بێنن هەتاوەکو ئەمسکە ئەبێ بە 3 مان ئەمە بەعام بۆ هەر هەمویانە واتە بۆ ماوەی 6 مانگ بۆ 6 مان پێویستەکە بەکاری بێنن تا ئەمە بۆ دایکەکە نییە ئەم فۆلیک ئەسیدە بۆ ئەو کۆرپەلەیە کە دروستە بێ بۆی هەنێ نوقسانی هەیە نەیبێت و بۆ خانمانی کە تەمەنیان لەسەر 35 ساڵ زیاترەوەیە ئێمە وەکوتر 6 هەفتە جارە ئەیان بینین بەس ئەو خانمانە کە گەورەیە تەمەنیان 4 هەفتە جارە ئەیان بینین بۆی ئاگامان لە زەختیان بێ بۆی ئاگامان لە شەکرەیان بێ و شتەکانی تریش کە پێویستەکە بۆیان بکەین دەستخۆش دکتۆر باسی مەترسیەکانی کاتی دووژیانی بکەین چ مەترسیەک هەیە لە کاتی دووجیانیە کە پێویستە کات خانمەکە ڕاستەوخۆ سەردانی دکتۆر بکات بەگشتی ئەگەر باسی بکەین بۆ هەموو خانمانێک ئەگەر خوێنیان بینی
ئەگەر جوڵەی مناڵیان کەم بۆوانێ یان سوتفە هەستیان پێ نەکرد یاخود ئاوێکی زۆریان بینی ئەمە ئەو نیشانانن کە یان هێنن یاخود ئازار. ئێمە ئازار لە کاتی دووگیانیە دوو جۆرە، یان تا ژانە کە مناڵەکە ئەبێت یان ئەوە تا ئازاری بەشێکی تری جەستەیەتی. ئایا لە مەعیدەیە ئێمە ئەگەر خانمێک بێ بە ئازاری مەعیدەی بیر لە مەعیدە ناکەینەوە یەکەم شت، بیر لەواکەینەوە لەوانەیە زەختی هەبێ چونکە یەکێکە لە مەترسیەکانمان. و ئەو خانمان مەسەن پێیان لێ ئەگەر ئازارێکی زۆری سەریان هەبوو یان بەرچاویان تەڵخ بوو ئەمە پێویستە ڕاستەوخۆ یان بێتە خستخانەی ولادە یان هەری نەخۆشخانەیەک بێت کە یەکەی چاودێری وردێ بێ یاخود پەیوەندی بکە بە پزیشکی پسپۆری خۆیەوە. زۆر باشە دکتۆرە، بەدەر لە حاڵەتانی کە باسمان کرد و بەدەر لەوەی کە کێشەی تەندروستی بۆ دایکە بێ و یاخود بۆ کۆرپەلە هەبێ، هەندێک کات دەبینین کە دایک و باوکان خۆیان بڕیار لەوەیان کە مناڵەکەیان پێشوەختە لە دایک بێت. هەندێک کات بۆیە کە بەروارێکی جوانی بۆ هەڵبژێرن. جا لەم کاتە ئێوە چۆن مامەڵە لەگەڵ دایک و باوکەکەیاکەن و ئەگەر ئەم حاڵەتە ڕووبا بەبێ هیچ هۆکارێک مناڵەکە پێشوەختە لە دایک بێت چ زیانێکی لێکەوێت؟ طبعاً ئێمە دائیمەن بە نەخۆشەکان ئەڵێن بە دایک و باوکەکان ئەڵێن کە باشتر وایە مناڵ لە دوای هەفتەی 38ەوە لە دایک بێ، کە ئێمە ئەڵێن لە 37ەوە بە طبیعی حسابەکرێ بۆ ژنێک کە خۆی بکەیتە سەرژان مناڵی ببێ. بەڵام بۆ خانمێک کە خۆی بوێ مەسەلەن بە نەشتەرگەری مناڵی ببێ ئەوە پێویستە کا 38 و 39 هەفتە بێ. ئەسڵەن ئەگەر یەکەم مناڵی بێ لە 39 بۆ 40 باشترە. اینجا دایمەن کە پێیان ئەڵێن لەوانەیە مناڵەکەت پێویستی بە غودەج بێ ئەم هەفتەی بمێنێتەوە لە سکی خۆ تا باشترە وەک لەوەی کە دەری بێنی ئەکەونە مناقشە ئاخر دکتۆرە من ئەوە تا باشم خۆ ئەڵێن من ئێستا لەنۆ مانگیام ئەڵێن ڕاستە لەوانەیە ئەسڵەن مناڵ بە 32 هەفتەیە بووە ڕۆژێکیش نەچۆتە خودەجەوە باش بۆ ویراوەتە دەستی ماڵی دایکی، بەڵام مناڵی 40 هەفتەیە هاتوۆتە دەرەوە بە مانگ لە خودەجا بووە. ئاین تا بتوانین ناهێڵین لە پێش 38 هەفتەوانێ مناڵ لە دایک بێ بە نەشتەرگەری. ڕاستە دەست خۆش دکتۆر باسێکی گرنگی وەرزشکردنمان بۆ بکە. زۆرجار من ڤیدیۆ بینم خانمەکە بەسکەکی پڕەوە کۆمەڵی قورسایی زۆر هەڵەگرێت. ئەمە چ کاریگەریەکی هەیە؟ ئایا ئەمە ئاساییە یاخود وەرزشکردن بە چ ڕادەیەک بۆ خانمی دووگیان ئاساییە؟ خۆی وەرزشکردن لە کاتی دووگیانیە شتێکی زۆر باشە، بەڵام چ وەرزشکردنێک پرسیارەکە لەوەیە. وەرزشکردنێکی مامناوەند کە پێڕۆشتنی تیابێ، مەلەکردن ئاساییە و یۆگای تیابێت بە تایبەتی لە مانگەکانی کۆتایی دووگیانیە بۆی ئەوەی مناڵبوونی تەبیعیەکەیان ئاسانترکەن. بەڵام هەڵگرتنی قورسایی یان سکوبا دایڤینی پێ ئەڵێن هەنێ ڕاضەیە ئەمانە نابێ بیکەن، چونکە احتیمالێتی کە جابوونەوەی وێڵاشەکەیان زیاتر ئەگا، احتیمالێتی کە ئەزێتی فقراتەکانیان بگا زیاتر ئەبێت لەم کاتەیە. دکتۆرە سەبارەت بە خۆراک، ئەو خۆراکانی کە دایک لە کاتی سک پڕیابی خوات لەلایەکەوە هەم بۆ پاراستنی تەندروستی خۆی و هەم تەندروستی مناڵەکە و تا بتوانین کە ڕێنماییان بکەین لەو خۆراکانە دوور بکەونەوە کە بێتە هۆی لە دایکبوونی پێشوەختە. چین ئەو خۆراکانە؟ ئەو خۆراکانەی کابێتە هۆی لە دایکبوونی پێشوەختە کافایانە، خواردنەوە زەوبەخشەکانە و وەکوتر خواردنێکی یعنی هێنمان نییە کە بڵێن زۆر ئەبێ، بەڵام بە عامەتەن شتی تون، خواردنە تونەکان، هەروەها ئەو خواردنانی کە دارچین و حێلیان تایە احتیمال هەیە ئەم خاتونە بخەنە سەرژان لەبەرەوە پێیان ئەڵێن کە لێی دوورکەونەوانێ. باشتر وایە خانمانی دووگیان زیاتر خواردنەکانیان سەوزەوات و پرۆتینات بێ، کاربۆهایدریت زیاتر لێی دوورکەونەوە باشترە، یان چاودێ سوود بەخشەکان بەکاربێنن. بەڵێ دەست خۆش دکتۆر سەبارەت بە جگەرە کێشان ئەوە هیچ نابێ خانمەکە خۆی جگەرە بکێشێت، بەڵام دەوروبەرەکەی چ کاریگەریەک لەسەر خانمەکە دانێ کاتێک کەسە نزیکەکەی لە ماڵەوە جگەرە کێشە؟ ئەمە پێی دەوترێ پاسف سمۆکەر لەبەر ئەوەی مەسەرەن تۆ ئەو کەسی کە لەگەڵ یاژی بەردەوام جگەراکێشێ. ڕاستە ئەم خۆی نەیکێشەوە، بەڵام کە هەڵی ئەمژێ هەموو مادە زیان بەخشەکان هەڵەمژێ لەبەرەوە ئەینەن تەئسیری بۆ دروست دەکاتەوانێ. یعنی ئێمە دایمەن بە هاوسەرەکانی شانەڵێن ئەگەر خۆی کەسەکە جگەرە کێش نەبێ بە هاوسەرەکانیان ئەڵێن ئەم ماوەی دووگیانەی خانمەکەت لە دەرەوە جگەرە بکێشە، لە تەنیشت ئەوانێ جگەرەکە مەکێشە. ڕاستە دکتۆر و ئاماژە و بە خاڵێکی زۆر جوانیە کە لە هەواڵەکانیشمانەتیان بوو ئەوترێت بە پێی توێژینەوەکان کە ئەگەر باوکی یار کەسێ لە ماڵەکە شابی کێشێ بە مەرجە دایکەکەش لە ژوورێکی تر بێ ئەو مادە کیمیانە ئەمێنێتەوە کەواتە گرنگە کە هەر لە دەرەوە بیکێشنیان هەر نەیکێشن. زۆر باشە دکتۆرە، هەندێک حاڵەتی تر هەیە کە بۆ نمونە زۆر کات دایکان
پێش سکپڕی جگەرە چێژ بوون یاخود خواردنەوە کحولیەکانیان بەکارهێناوە پێشەوەی کە بکەوێتە کاتی سکپڕیەوە ئەماکرێ کاریگەری دروستکە لەسەری وەکو ئەوەی کە پێش ئەوە بەکاریان هێنا بێ کاریگەرەکانی وانە ئەو کاتە کاریگەری لەسەر دروستە بێت کەم کۆرپەکە دروست بوو بێ بۆچی لە کاتی بەتایبەتی لە بیدایەتە بۆ مادە کحولیەکان بەتایبەت لە بیدایەتەکەی و لە ئاخیرەکەیە لە بیدایەتەکە لە کاتی ئۆرگانۆجنیستا کە ئەندامەکانی جستەی ئەم کۆرپەلەیە دروستە بێ لەمەیە تەسیری تێەکە هەروەها لە کۆتاییکەش یا بۆ ئایکوی مناڵەکە بۆ زیرەکی مناڵەکە لەسەر مێشی ئەم مناڵە ئیشەکات. دەستخۆش دکتۆر ڕێنمایەکانتان بۆ خانمی دووگیان چییە کاتێککە خانمەکە ئەوەی دووگیانێکی پلان بۆ داڕێژرا و دابنێت بێگومان پێشوەختەیەتە بۆ لای دکتۆر بەرموناگەر خانمەکە کێشی زۆر کەم بێت ئێوە چ ڕێنماییەکی ئەیان و زیاتر چ خۆراکێک بخوا ئایا پێشوەختە پێویستەکە واز لەو خوانە بێنێت بەرمونە خواردنەوەی کحول و جگەرە کێشان خۆی باشترە مەسەن کە خانمێکێت بۆ لامان ئەڵێ ئەمێ من دووگیان بم وەکووتم یەکەم شت فۆلیک ئەسیدی بۆ دانین دووهەمیان وەزنی ئەەکەین بزانین وەزنی چەنە ئەگەر وەزنی زۆر بوو پێی ئەڵێن کە ئەبێ وەزنی دابەزێنێ بۆ شووی کە بەدیماس ئیندێکسەکەی ئەبێ لە 27 کەمتر بێ ینی ئەمەیەکێکە لە شتەکان کە پێویستەکە بیکە و یان لە 18 زیاتر بێ ئەمە ئێمە ئەوەی نەی بتوانین لە توانای ئێمەیا بێ پێی ئەڵێن بەڵام ئەگەروانە بوو ئەینێرینە لای پزیشکی خۆراک بۆ ئەوەی بۆی ڕێکاتەوە یاخود ئەینێرین بۆ جیم و بۆ ڕاضەکردن اینجا وەکو بۆ مەسلەی کحول و بۆ مەسلەی خوی ڕۆژانەی خۆی بۆ وەرزشکردنەکەی مەسەلەن پێڵێن بەردەوام بە لەسەری بۆ کحول و بۆ جگەرە کێشان پێڵێن باشتر وایە بیوەستێنی یان زۆر کەمیکەی توانێ بۆ ئەوەی کە تۆسکەکەی پۆزتیڤ بوو تأثیر لەسەر مناڵەکە نەکات. دەستخۆش دکتۆرە لە سەرەتاوە ئاماژە بەوەیە کە ئەو خانمانەی ئەگەر تووشی لە بارچوون بوو بێت بۆی ئەوەی کە ماسوولکەکانی دەوری ملی منداڵدانی خاوە بێتەوە ئەگەری زیادبوونی لەدایکبوونی پێشوەختەی زیاترێکە بە بەراورد بە خانمێکی تر ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەمە طبعاً هۆکارەکەی ئەکرێ بڵێن لەبەر ئەوانی کە لە بارچوونی دووبارەیان هەیە احتیمالی کورتاجیان زۆرترە کە ماڵین کورتاژ لانەی پێویستمان بە کران دەمی ڕەحمی داخراوە ئێمە بێ ئەم دەمی ڕەحمە بکەینەوە تۆ هەموو کردنەوەیەک چۆنەڵی ترۆمایەکە بۆ ئەم ملی ڕەحمە کە ئیکەینەوە لەبەرەوە ئەم ماسوولکانە وردە وردە عزیێتیان ئەگا زعیف ئەبن یاخود هەر خۆی مثلەن بە بۆنەوەی چەندانەیەکی لە عینەن کاتا لەدا مەسەن کە گەورە بووە مەسەن لە دوای 27 وانێ لە باری چووە ئەم دەمی ملی ڕەحمە هەموو دقەیە کراوەتەوە لەبەرەوە ماسوولکەکانی بێهێز بووە. دەستخۆش دکتۆر باسی ماوەی دووگیانیمان بۆ بکەی زۆر جار ئێمە بیستین 3 مانگی سەرەتا 3 مانگی ناوەڕاست 3 مانگی کۆتایی بەو شێوەیە جیا کراوەتەوە ئەم جیاکردنەوەی بۆچی کراوە کەسەکە پێویستەکە لە کام 3 مانگە زۆر ئاگاداری خۆی بێت لە 2 مانگەکەی تر لە 2-3 مانگەکەی تر زیاتر بێگومان خۆی 3 مانی سەرەتا لەگەڵ 3 مانی کۆتایی ئەمە زۆر گرنگە 3 مانی سەرەتا بۆچی گرنگە ئەم مناڵە ئەندامەکانی لەشی دروست ئەبێ خۆی ئەگرێ لە ڕەحمی دایکەکە لەبەرەوە زۆرینەی مەسەلەن عیلاجەکانیش ئێمە لەو کاتەیە مەسەلەن ناتوانین بیین بۆ ئەوەی تووشی کەم و کوڕی نەبێ بۆی تووشی هەنی حاڵەتی زگماکی نەبێ ئەم مناڵە 3 مانگی ناوەڕاست پێڵێن بەهاری سک زۆرمان شت پێویست نییە دایکەکە زۆر مرتاحە مەسەلەن دڵی تێکەڵ نایە ئازاری نییە هێشتا قورس نەبووە 3 مانی کۆتاییش وردە وردە مێشکی ئەم مناڵە بۆ زیرەکی بۆ شتەکانی دەست بێکاتەوە لەبەرەوە ئێمە هەنێ ینی ڕێنماییان ئەکەین کە چۆن ئاگیان لە خۆیان بێ بە تایبەتی ئاخیرەکانێکی تر ئەم دایکە قورسە بێ جارێکی تر مەجموعەی نیشانەی بۆ دروستە بێتەوەنێ و هەروەها مەترسیەکانیشی بۆی زیاکات لەبەری نزیکە بێتەوە لە مناڵبوون. زۆر باش ئەی دکتۆرە بە نسبەت لە بارچوونەوە مەترسی لە کام خۆناغەیە زیاترە یاخود هەر وەکو یەکن یان جیاوازی هەیە لە بینی خۆناغەکانە لە بارچوون طبعاً زۆرینەی مناڵەکان لە قۆناغی بیدایە لەبار ئەچن بە تایبەتی ئەوانەی کە دڵیان دەرنەکەوتووە کە ئەمە شتێکە خوای گەورەیاوێتی بە مرۆڤ تاوەکو کەمترین مناڵی کەم ئەندامە بێ لەدایک ینی ئەو کۆرپەلانەی کە لە 6 هەفتە و 7 هەفتەیە لەدایک لەبار ئەچن و هێشتا دڵیان دەرنەکەوتووە ئەمە زۆرینەیان خەلەلی کرۆمۆسۆمیان هەیە لە پاشان ئەوەی کە یعنی لە دوای ئەمەوانێک کە دڵی دەرئەکەوێ هەتا 11 و 12 کە دڵیان ئەوەسێ اینجا لەبارە چن ئەمانە عادەتەن دایکەکە زۆرینەیان خستی خوێنیان هەیە بەڵام ئیتر لە دوای 13 و 14 هەفتەوانێ کەمتر ئەبێتەوانێ
دەستخۆش دکتۆر. سپاس بۆ دکتۆر کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی زۆر ماندوومان کردی و بەم شەوە ئێمە هیچ پرسیاری ترمان نەماوەلیندا تو هیچی کەمەوە ویستم بڵێم کۆتا ڕێنمایی چییە بۆ بینەرانمان؟ بۆ خانمانی دووگیان پێویستە کات چاودێری خۆیان بکەن خۆیان ئیهمال نەکەن و بە پێی ڕێنمایی پزیشکیەکان 4 هەفتەیە 6 هەفتە جارێکە کە پزیشکەکەی پێ ئەڵێت بچێت تاوەکو پشکنینەکان بکات تاوەکو ئەو سۆنۆرانی کە پێویستە بیکا و هەشتێکی غیر تەبیعی بینی کە لە ڕۆژەکانی تری جیاوازە پەیوەندی بە دکتۆرەکەیەوە بکات. دەستخۆش دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمانە میوان بووی. بێگومان زانیاریەکانە سوودی زۆریان هەبوو ڕێنمایی باشوون بۆ دایکان و باوکان. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارین سوودتان وەرگرت بێ و لە هەر کوێیەکن تەندروست باش بن تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ بێت.